ڕۆژەیە پەیامم ئەوەیە کە هەر کەسێک یەکسانی خوازە ئەوێ لەگەڵ ڕەوتی مەدەنیە بێ لەم کۆمەلگایە بێت لەگەڵ ئەم کارانەیە ئیش بکات ئەمە ڕووناکێکی جوان بوو ئەمڕۆ بەڕاستی ئیشێکی بە کۆمەڵ بوو ئێمە بەیەکەوە ئەتوانین ئەمیشانە بکەین و پیرۆزبایی لە هەموو ژنانی کوردستان و هەموو ژنانی گیانەکەم ئەمە ڕۆژێکە کە ڕۆژێکی گیانیە لە هەموو گیانە لەسەر تاسەری گیانە ئەم ڕۆژە بەرزڕای ئەگیرێت ئێمەش ساڵانێکە لە کوردستان هەروەمان کردووە ئەم ساڵیش لە کەشێکی زۆر یەکسانی خوازیە بە ژن و پیاوە هەشتی مارسمان بەرز ڕاگرت ئێستش دەستمان کردو بە ڕێپێوان. بۆچی ئەم ڕێپێوانە پێیانتان چ لەم ڕێپێوان؟ دروشمەکانمان بەرزەکەینەوە ژمارەیەک دروشممانەیە هەمووی تایبەتە بە پرسەکانی ژنان تایبەتە بە پرسی یەکسانی بۆیە ئەمڕۆ لەم یادە بەرز و بەڕێزەیە ئەم دروشمانە جارێکی تر بەرزەکەینەوە و لە یاداشتەکەشمانە هەموو دروشمەکان و هەموو داخوازیەکانمان ڕوبەڕووی دەسەڵاتی کوردستان کردوێتەوە.